پێنج ساڵ و نزیکەی 7 مانگ دەبێت لە ئوستورالیا دەژین، بەڵام تاوەکو ئێستا 5 جار خانومان گۆڕیوە. بەڕاستی ئەم جێگەوەرکەی بەردەوامیە کاریگەری خراپی لەسەر خۆم و منداڵەکانم دروست کردووە. تەنانەت هەموو جارێک خوێندنگەی منداڵەکانیش ئەبێت بگۆڕین. منداڵەکان دەڵێن دەمانەوە بچینەوە خوێندنگە کۆنەکەی خۆمان. هەمیشە ئەوە بێزاری کردوون کە ناتوانن هاوڕێیەکی بەردەوامیان هەبێت بەهۆی ئەو هەموو گۆڕینی ماڵەوە. بەڕاستی ناخۆشە. هەموو جارێک کە دەچینە خانوویەکی نوێوە دیزایانی ماڵ و باخچەکە چاک دەکەم و دەیگۆڕم، بەڵام پاش ماوەیەکی کەم بە ناچاری ئەبێت ئەو شوێنە جێبهێڵم. هەر کات پەنابەری نوێ دێتە ئوستورالیا، ئەوە خاوەن نووسینگەکانی بەکرێدانی خانوو بۆ ماوەی 6 مانگ خانوویان بەکرێ پێدەدەن، چونکە خاوەن نووسینگەکان گومانی ئەوە دەکەن کە و کەسانە ڕەنگە تەنها لەو ماوەیەدا بتوانن کرێکانیان بدەن. کاتێک زوو ماڵ و گەڕەکەکەت دەگۆڕی هەموو شتێک سەخت دەبێت. هەموو جارێک کە دەچمە ماڵێکی نوێوە ئاوات دەخوازم ئەوە کۆتا جار بێت کە خان و گەڕەکەکە بگۆڕین. کاتێک لە ناوچەیەک بۆ ماوەیەکی زۆر ژیان بکەیت، ئەوە شارەزای خوێندنگە و بازاڕ و ناوچەکە بە تەواوەتی دەبیت. بەڵام ئەگەر هەر جارە و لە ناوچەیەک بیت، ئەوە نەهاوڕێت دەبێت و نەکارەکانیشت بە ئاسانی دەڕوات. لە هەر شوێنێک زۆر مایتەوە و تێکەڵی خەڵک و کللتورەکەیان بوویت، ئەوە ئەو شوێنت دەبێتە نیشتیمانت. هەر کات خانوویەکی خۆت هەبێت و تا کۆتایی ژیانت لەو خانووە بەسەربەریت، ئەوە هەز بە تام و چێژی ژیان دەکەیت، بە ئارەزوی و خۆت دیزاینی دەکەیت. ئەو گوڵانە لە باخچەکەت دەڕوێنیت کە خۆت خۆشت دەوێن. ئەوە دەزانیت ماڵ چەند گرنگە بۆ کۆکردنەوەی خێزان.